ئەم جارش ئەم کاتتان باش هەموو کاتێکتان باش بەڕێزان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان لە هەمان لایبی ئەبڕۆیە مامۆستا ڕێبین بوو کەناری جوان وەبزەمەیش پرسیارێکی کرد کە ڕێقنە بە کۆمی بێچۆکانەوە بەڕێزان بێچوو بە هیچ شێوەیە نابێ ڕێقنە بە کۆمیەوە بێت بە هیچ شێوەیە یعنی کۆمی تەڕ بێت بە کوردیەکەی ئەگە سەیری ئەم بێچوانەکەی نەمە بێچووە ئەوە بێچووە ئەوە بێچووە ئەگە سەیری کۆمیکەن کۆمیان پاکە ئەگە سەیریانکەن ئەوە هەردووشیان بێچوون ئەمە بێچووە ئەوە بێچووە ئەمانە بێچوون ئەگە سەیریانکەن بە هیچ شێوەیەک هیچ پیساییە بە پەڕی کۆمیانەوە نییە نی ئەگەر هەستمان کرد کێشەی هەیە تەڕە یاخود بە شێوەیەکە کێشەی هەیە ئەبێ بە زووترین کات تەداخڵکەی ئەمەش زیاتر پەیوەندیە بە ئاوەوە هەیە یاخود بە خۆراکەکەیەوە هەیە ینی کێشەیەکەیە ئەمە کێشە سەرێکێکە وەکو چارەسەریش ئەبێ بزانی کێشەکە چیە شتێکی بیتێ بۆ نمونە چای گوڵەبەی بوون باشە بیکەیتە ئاوەکەەوە بۆیان شتێ بێ کە پەیوەندی بە ناو ڕێخۆڵەکانەوە بێ بۆ چ شتێک وکو چاوانی کە باسمان کردو بۆ ڕێخۆڵە باشە ئەتوانی بیکێ چکە کێشەیەکی گەورەیە ئەگەر تەڕ بێت کۆمی تەڕ بێت لەوانەیە بڵین سەرمایە بێت ناوسکی سەرمایە بێت ئەگەر لەوانەیە تووشی قەبزی بکات چکە زۆر کەسەیە کێشەی ئەوەی ئەڵێ بێچۆکەم گەورەش بوو مرد یعنی ئەمەی چەکە لە کێشە گەورەکان ئەبێ بێچۆکان بگیرێت سەیری ناوسکی کرێ بکەن و ئەمەش باسمان کردو هەموو جارێک بەڵام ئێستاشەر دووبارەیەکەین و چکە بابەتەکەمان ئەوەیە ئەمە بێچوویەکە سەیری ناوسکیەکەین ئێستا ببورن جوان سەیریکەم بەڕێزان ماشەڵڵا ناوسکی چەند پاکە چەورە پڕە بێچووش لەم تەمەنا بەڕێزان ئەبێت چەور بێت بۆچی ئەبێت چەور بێت لەبەرەوەی خۆی فەنەکە لێرە ئەوەیە چۆن بێچوو چەورە بێ و باوکو دایکەکەی چەور نەبێت چکە پێش ئێستا باسی چەوریمان کرد خۆی ئەمە گرنگە ئەمەش پەیوەندی بەوەیە چ خواردنیی ئەیتێ کە ئێمە چەند ڕۆژەیە ماوەیە کە ئێمە لەسەر تۆی چەکەرە قسە ئەەکەین لەوانەیە زۆر کەس پێی سیر بێ بڵێ بۆ تاکید لە تۆی چەکەرە ئەکاتەوە بەڕاستی تۆی چەکەرە زۆر گرنگە کە ئەم تەیرە هەم تەندروستیشی باشە بێ هەم لەگە سریلاگەکە چەوریشیەکە بەس چەوریەکی طەبیعی یعنی چەوریەک نییە دایکە و باوکەکە چەور کاوکە هێلکە نەکاتەوە یعنی ئەمە زۆمی و کۆشەی بینن چۆن پەڕی پاکە هیچ تەڕیەک یا هیچ شتێکی پێوە نییە ئەبێ بەم شێوەیە بێت تەمەن بێچۆکی کەش هەرەگرین بۆی نەڵێن هەر یەک بێچویان دایمە دوودانە باشترێکە ئەگەر ئەمەش سەیریکەین ئەگە سەیریکەن ئەمە ئای لێرەیە یەک شینبوونەوەی ئاساییە ئەوە بۆچی ئاسایەمە لەبەرەوەی ترم تەیرە بەرەو جیابوونەوە ئەڕواگەت ئێوە لە لای دێکی شاسەیرمان کرد ئەم تەیرە باوکەکەی لی ئایتە وردە بێ فێری خواردن بێت زۆر گرنگە بێچوو کە جیاو کردەوە چەوری هەبێ قەڵەو بێ بۆی لەو قۆناغی کە جیایەکەیتەوە تا بە تەواوەتی فێری خواردن هەبێت ئەم تەیرە ئەو چەوریە بیکا بە وزە و نەشکێتەوە تەیرەکە لەبەرەوە زۆر گرنگە بەڕێزان بێچوو بەو شێوەیە چەور بێ و کوتیشمان بە خواردنیەکەوا بێت نەبێتە هۆکاری ئەوەی نێرەکە چەور ببێ و تەڵقیح نەکات ئەمە زۆر گرنگە خۆی ئەم خاڵە گرنگە کە شتێک خواردێکی تەندروستی بیتێ وا بکە کە نێرەکەت چەور نەبێت و چۆن بێچۆکانی چەورە بن زیاتر تۆی چەکەرە لەگە سریلاک لەگە کۆمەڵی خواردنی با بڵین تەواوکەرێک کە باسمان کردووە ئەمەش هەمووی برادێک گوتێتی شتێکمان پێ بڵێ باش بێ بۆ تیر لە کوردستان ئەمە هەمووی لە کوردستانەیە ئەوەی کە ئێمە بەکارێنین لێرە هەمووی لە کوردستانەیە هەمووش ئەزانن کە دەست ئەکەوێ ئەم شتانە هیچ کێشەیەکی ئێمە شتێ بەکارڕایەنین لێرە کە لە کوردستان نەبێت لەبەرەوە ئەمەش خاڵێک بوو کە حەزم کرد باسی کەم تکایە ئاگاداری با بڵین لە تەمەنی 14 ڕۆژەوە خۆی لە یەکەم ڕۆژی شەو باسمان کردو بەڵام زیاتر بۆ ئەوی کە زۆر کەس کێشەی ئەوەیە کە بێچووی گەورە ئەبێت بێچووی گەورە ئەبێت ئەمرێت ئێسام بێچووەوە ئەمە وەکو باسمان کرد ئەمە ماوەیەکی کا بێت جیا بکرێتەوە توانێت ماشەڵا بەقەدە دایک و باوکەکان لێ هاتووە جیان ناکەمەوە ئەمانە گەورەترێکن تۆزێگە سەیریکەن ئەمەیترە بێ ئەبێ جیا بکرێنەوە ئەگە سەیری ناوسکیانکەن بەڕێزان ناوسیان پاک چەور ئەگە بیبینن
ئەیبین چۆن چەوری پێوە ئێرەی ئەمە ئەم بێچووی تر دوای چەند ڕۆژێکەیە بەسەوتمان نۆ دەی مانگ جایەکەینەوە ئەمە ئەو کاتە ئەو چەوری کە هەیەی ئیکا بە وزە و تیرەکە ناشکێتەوە ینی تر ئەو بێچووە ناشکێتەوە هەچ بە ڕێزی هەچ پرسیاری شێ بێمە لە خزمەتتان هیوادارین توانی بێتمان سوودێ بگەێنین زۆر سپات چاوتان ماچەکەم